چەنێلەکە سابسکرایب بکەن زەنگوولەی تەنیشتێ دایگرن بۆ ئەوەی هەر کاتێ من ڤیدیو نوێ بڵاوەکەمەوە ئێوە ئاگادار ببنەوە. بەناوی خوا سلااو لە هاوڕێیان و ئازیزان، هیوام لە هەر شوێنێک بن ساخ و سەلامەت و تەندروست بن ئینشەڵڵا. بەڕێزان دیسان من هاتماین هاتمەوە خزمەت ئێوە بۆ پێشکەشکردنی ڤیدیۆیەکی تر لە زنجیرە ڤیدیۆکانی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێت، لە پێیجی فێسبووکی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێت، هەروە لە چەنێلی یوتیوبی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێت. دیسانەوە خۆم بە خۆشحاڵ ئەزانم کاتمەوە خزمەت ئێوە. هاوڕێیان ئەمڕۆژ سایتێکی تر بە ئێوە ناسێنم کە ئێوە دەتوانن ئەم وێبسایتەی دۆلاری ئەمریکی بەدەست بهێنن و کاتێک ئێوە ناونووسینەکەن لەم وێبسایتەی $1 پاداش وەرەگرن، تەنها $1 پاداشتی ناونووسینەکەی وەرەگرن. هاوڕێیان هەروەکو لە لای چەپی سایتەکە دیارە ناوی وێبسایتەکە تایم باکسە کە ئێوە دەتوانن لەم وێبسایتەش بێ بەرامبەر بە ئەنجامدانی چەند کارێک دۆلاری ئەمریکی بەدەست بهێنن. بەڵێ هاوڕێیان هەروەکو وێبسایتەکانی تر بوو ناونووسین لەم وێبسایتەش من لینکێکم دەژێر ئەم ڤیدیۆی داناوە لە دیسکریپشنی یوتیوب. کاتێک کە ئێوە کلیک لەسەر لینکەکە یەکەن دێنە ئەو سەفحەیە، لێرانە بە دوو شێوە تۆ دەتوانی لەم وێبسایتەی ناونووسین بکەیت. یەکەم لە ڕێی فێسبووکەوە و دووەمیش کاتێکە کلیک لەسەر لینکەکە یەکەی کە دێیتە ئەو سەفحەیە ئەچیتە سەر بەشی سایناپ. کاتێکە کلیک لەسەر سایناپیەکەی هاوڕێیان لێرانە ناونووسینەکەی زۆر ئاسانە، جیمەیل ئادرێسێک، ژمارەیەکی نهێنی و دووبارە هەمان ژمارەیە نهێنیان نووسیەوە I'm not robot و دواتر لەسەر سایناپ ناو کلیک ئەەکەی. هاوڕێیان من کاتێککە بە جیمەیلم ناونووسینم کرد نازانم بۆچی قبولی نەکرد بۆ من، لەوانەیە بۆ ئێوە قبولی بکات، بەڵام کاتێککە بە جیمەیل ناونووسینەکەن و قبولی ناکات ئێوە ئەتوانن لە ڕێی فێسبووکەوە ناونووسین بکەن. منیش لە ڕێی فێسبووکەوە ناونووسینم کردووە هاوڕێیان، کلیک لەسەر فێسبووکی یەکەم، هەروەکو بینن هاوڕێیان ئێستا من هاتمە ناو ئەکاونتی خۆم لە ناو ئەم وێبسایتەی. هاوڕێیان هەروەکو گوتم کاتێککە ناونووسینەکەی $1 ئەدەتێ و 10 سنتیشت ئەدەتێ کاتێککە ناونیشانەکەت بە تەواوی ئەدەیتە ئەو وێبسایتەی. هاوڕێیان کارکردن لەم وێبسایتەی چۆنە ئێستا بۆ ئێوە شەرحەکەم. بەس هاوڕێیان بۆ ئێوە ئەوە $1100 نییە، ئێستاوە $1.10، بەڵام وێبسایتەکە بەم شێوەیە ئەنووسی، واتە پارەی ئەسلیەکەی لە واڵێتیە. کاتێک کە لەم وێبسایتە گەشتیە $10 ئەتوانی پارەکەت ڕابکێشی و کاتێککە لێرانە گەشتیە $10 لە بەشی پەیمێن، کاتێککە کلیک لەسەر پەیمێنتیەکەی لێرانە بیتکۆینت ئەدەتێ، بەڵام ئێستا جارێک تۆ نەگەشتیە $10 و کاتێککە گەشتیە $10 لێرانە مێتۆدی بیتکۆینت ئەدەتێ یاخود چەند مێتۆدی ترت ئەدەتێ و کاتێککە ئەدرسی ئەدەیتە ئەو وێبسایتەی کاتێککە گەشتیە $10 و ئەو مێتۆدانت بۆ دێت، تۆ هەموو پێنجشەممە جارێک بە شێوەی ئۆتۆماتیک ئەو پارەی دێتە ناو حسابی تۆ. لێرانە لە بەشی ئێرن هاوڕێیان هەروەکو بینن کاتێک کلیک لەسەر ئێرنیەکەی لێرانە چەندین کارت ئەدەتێت کە تۆ بە ئەنجامدانی ئەم کارە ناتوانی $1 بەدەست بهێنی، بەڵام یەکشت هاوڕێیان لە ڕۆژی یەکەمە بخۆتان وەرنەناو ئەو بەشانە بزانن کی هەبەش بوو ئێوە ئاسانترە و ئەنجامیان بدەن و $1 بەدەست بهێنن. ڕۆژی یەکەم و دووەم و سێم هاوڕێیان ئێوە لەوانەیە کەم پارەی لێرانە بەدەست بهێنن، چونکە ئێوە تەبی ڕۆژانە لەم وێبسایتەی فعال بن بۆ ئەوەی کاری زیاترتان بداتێن. هاوڕێیان یەکشتان پێ برێن، هیچ سایتێک یەکەم و دووەم و سێم و چوارەم ڕۆژ هەتاکو یەک هەفتەش ناهێ پارەکی باشتان بداتێ. ئەو سایتە کار ئەدەتە ئەو یوزێرانە یاخوا و کاربەرانەی کە فعالن. هیچ وێبسایتێک نییە لە ئینتەرنێت یەکەم ڕۆژ من فعال بم و ڕۆژانە $30-50 کار بکەم، ئەو شتە نییە. ئێوە تەبی چەندین مانگ 2-3 مانگ لەم وێبسایتانە فعال بن و بۆ ئەوەی بتوانن ڕۆژانە بگەینە بە $30-50
هیچ وێبسایتێک نییە لە ئینترنێتا لە یەکەم ڕۆژە بێت پارێکی باش بە ئێوە بدات. لە دووش مەگەڕن، لە دوو شتەش مەگەڕن، چونکە نییە، چونکە من نزیکەی 2 ساڵ و 3 مانگە لە ئینترنێتا کاری ئۆنلاینەکەم و ئەو شتە نییە. لە هیچ ئینترنێتی لە هیچ وێبسایتێک ئەو شتە نییە. لە بەشی ئێرنا ئەچنە سەر بەشی کانتێن هاوڕێم، کاتێکە کلیک لەسەر کانتێنیەکەی لێرانە هەروەکای بینن 6 چرکە تەماشای ئەم ڤیدیۆیەکەی لەسەر ڤیدیۆ کاتێک کلیکەکەی و ئەو $10 بەدەستدێنی. هەروەها هاوڕێم بەشی پرسیار و جوابەیە لێرانەش کاتێکە کلیک لەسەر ستارتیەکەی و بچی چەند پرسیارت لێکەوە تو جوابە دەیتەوە و لێرانەشە توانی $. بەدەست بهێنی. کارەکان هەروەکو گوتم ڕۆژی یەکەم کەمە، بەڵام ئێوە بە فعال بوون واتە هەرچەندە فعال بن لەم وێبسایتەی ڕۆژانە و مانگانە کاری زیاترتانە دەتێن. هەروەها لە بەشی تەسکیشێ هاوڕێم لێرانەش چەندین کارتە دەتێن کە تۆ ئەگەر لە ئینگلیزیاش تێنەگەی هاوڕێم ئەوانەی لە عەرەبی تێگەن یاخود لە فارسیات وانن لە بەشی گوگل ترانسلێتە زمانەکەی بگۆڕن بە هەر زمانێکی ترکە ئەتانەوێ و بزانن چ کارێک لە ئێوەیەوێ و ئەنجامی بدەن و بۆ ئەوەی $. بەدەست بهێنن لەو بەشی تەسکیش. هەروەها تیکتۆک هەیە هاوڕێن، لە بەشی تیکتۆکاش ئێوە یەکەم جار کاتێکە کلیک لەسەر تیکتۆکیەکەی لێرانە تەبی بچیت تیکتۆکەکەت لەسەر ئەو بەشەی کاتێکە کلیکەکەی کلیک هێر تەبی لێرانە هاوڕێن ئەدرسی تیکتۆکەکەت بدەیت بەم سایتەی و هەروەکو بین لەسەرەوە هەروەکو ئاماژە پێکراوە و گوتراوە ئەتوو دەبێ 1000 فالوێر تەبی لە تیکتۆکەکەت و ئەوەی بتوانی لەم وێبسایتەی لە ڕێی تیکتۆکەوە $. بەدەست بهێنی. ئەبێ 1000 فالوێرت هەبێ هەروەکو لەسەرەوە ئاماژە پێکراوە، پاشان ئەدرستە دەیتێ و لە بەشی تیکتۆکە $. بەدەستدێنی هاوڕێن و بەشەکانی تریش هاوڕێن کە ئێوە توانن $. بەدەست بهێنن. ئیتر ئێوە بە خۆتان ئەتوانن لەم وێبسایتەی فعال بن و بچن بەشەکان یەک بە یەک بۆ ئەوەی بتوانن $. بەدەست بهێنن. هەروەها هاوڕێن جگە لەوەی کە ئەم سایتەی تۆ $. بەدەستێنی لەسەرەوە بلیت دەدەتێ هەرچەندە فعال بی من ئێستا من ئەوەندە بلیتم بەدەستێنەوە و تۆ لە کاتێکە کلیک لەسەرە و بەشەکەی و تۆ بەشارە بی لە پێش بڕکەی $500 هەروەکو باس کراوە لە وێبسایتەکەی. تۆ ئەگەر ببیت بە نەفەری یەکەم $250، نەفەری دووەم $50، نەفەری سێم $30، چوارەم $10 و یازدەهەم $5 ئەو پارانە بەدەستێنی. هەروەکو لە هەموو وێبسایتەکان کە منەو بەشەی بۆیەوە شەڕحەکەم ڕێفرال کاتێکە لێران هاوڕان کلیک لەسەر ڕێفرالیەکەی تۆ بە کۆپیکردنی ئەم نیکەی هاوڕان لێرانە کاتێکە کۆپیەکەی و ئەدەی بەو کەسەی کە ئەتوێ بێت بە لینکی تۆ نانووسین لەم وێبسایتەی بکات. ئەم وێبسایتە 115 پاداشتت ئەدەتێ. هەروەکو لەسەر ئاماژە پێکراوە کاتێکە ئەو هاوڕێات پارەی بەدەستێنی وەکو پاداش ئەم وێبسایتە 115 پاداشتت ئەدەتێ کاتێکە بە لینکی تۆ نانووسینەکە. بەڵێ هاوڕێن ئیتر ئەم سایتەشم بۆیەوە شەڕح کرد. هیوادارم لەم وێبسایتەش بەشدار بن و بە خۆتان بێن لە بەشی ئێرنا و هەر بەشێکتان کە پێی باشبی چەند ڕۆژی یەکەم فعال بن بۆ ئەوەی کاری زیاترتان بداتێ و ئێوە بتوانن زیاتر لەم وێبسایتەی $. بەدەست بهێنن. هیوادارم ئەم ڤیدیۆش بۆیەوە بەسوود بوو بێ هاوڕێیان. سوپاسی ئێوە یەکەم کە تاکو ئێستا بینەری ئەم ڤیدیۆی بوون. زۆر سوپاستانەکەم. هەر ڕەختنە کامنت پرسیارێک هەبوو لە ژێر ڤیدیۆیە لە چەنەلی یوتیوب بووم بنووسن، من بە چاوان جوابتانە دەمەوە. تا ڤیدیۆیەکی تر، سایتێکی تر، فێرکاریەکی تر، هەمووتان بەخۆی گەورە سپێرم. خواتان لەگەڵ.